بەرهێنانانەی کە لە بواری پیشەسازیدا کراون هەنگاوێکی گرنگ ئەبێ بۆ سیاسەتی پشت بە خۆبەستن و دروستکردنی دەرفەتی کار، دروستکردنی بازار، سوودوەرگرتن لە کەرەستە و کانزای خاوی خۆماڵی، بژانەوەی بازاڕەکان بە پێی خواست و داواکاری کڕیارەکان و دەرفەتی کارکردن و بەکارهێنانیان، دروستکردنی پرد و پەیوەندیەکی بەهێست لەگەڵ ناوەندەکانی دەرەوە، لەگەڵ سەرمایەگوزاری دەرەوە، لەگەڵ وڵاتەکانی دەرەوە، ئەو هەنگاوە گرنگەی پارێزگای سلێمانی بەرجەستاکە کە حکوومەتی هەرێمی کوردستانیش پشتیوانی لێ کردووە بە هەمەڕەنکردنی سەرچاوەی پیشەسازی، بە هەمەڕەنکردنی سەرچاوەی ئابووری، بە هەمەڕەنکردنی سەرچاوەی بازرگانی و بەرهەمە کشت و کاڵیەکان، گەشتیاری، هەموو ئەو سێکتەرانی تری کەواکەن ئێمە باشتر بچینە سەر نەخشەی گەشەپێدانی ئابووری و دارایی لە ئاستی دنیادا. ئومێد دەکەم ئەم پێشانگایە بگۆڕێت بە پێشانگایەکی بەردەوام و لە هەموو شارەکانی عێراق و هەرێمی کوردستان پێشانگای بەردەوام هەبێ بۆ بینینی ئەو کاڵایەنە و پاراستنی بازار بۆیان و ڕێکارەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیەوە بە شێوەیەک ڕێک بخرێنەوە کە هانی ئەو بەڕێزانە بعد بۆی بتوانن بەرهەمی ناوخۆیی بەرهەم بێنن، چ بە قەدەغەکردنی یان خستنە سەری گومرگ و باج و ڕسوماتێکی زیاتری بەرهەمەکانی دەرەوە و دروستکردنی کێبڕکێ لەگەڵ بەرهەمە ناوخۆیەکان، چ بە دروستکردنی بازارێک کە زامنی قازانج بکا و زامنی پێداویستیەکانی بازاری کارکردن و پێداویستیەکە پیشەسازیەکان لە وڵاتی ئێمەیە بکە. گرنگە تەریب بە بایەخدان بە کەرتی پیشەسازی بیریشمان بێ کە ئەمانە کارگەیەک بن دۆستی ژینگە بن و کارگەیەک بن کە بەڕاستەقینەی بتوان کەرەستەی خۆماڵی بەگەڕ بخەن، بازاری لە دەرەوە بۆ دروست بکەن بۆی ئەو ئاستی هێنانە ناوەیی هەمانە، هاوردەکردنی هەمانە بیگۆڕین بە هەناردەکردن بۆ ئەوەی ئەوەنە دراوی قورس نەچێتە دەرەوە و وڵاتەکەمان نەبێت بە زبڵدانێکی گەورەی ساختکردەوەی کاڵای وڵاتەکانی دەوروبەرمان و وڵاتەکانی تری جیهان. دۆستایەتیکردنی ئەم جۆرە کارانە لەگەڵ ژینگەیە بەکارهێنانی وزە پاکەکان کە ئێمە لە ساڵی 2010ەوە سلێمانیمان کردووە بە ئەندامی کارا لە پەیمانی نێودەوڵەتی بۆ وزەنوێکان یارمەتی دەرەبێ بۆ ئەوەی لە تەنیشتی ئەمەوە بتوانین فەندی گەورە لە وڵاتەکانی دنیاویشێتی ئەوروپا وەربگرین وەکو لە ڕۆژانی ڕابردوو ساڵانی ڕابردووە کردومانە، چ لەگەڵ یەکێتی ئەوروپایە، چ لەگەڵ ڕێکخراوی UNDPە، چ لەگەڵ بۆردی شارەوانیەکانی ئیتالیایە، لەگەڵ هۆڵندیەکانە، لەگەڵ ئەڵمانیەکانە، لەگەڵ ئەمریکیەکانە، لەگەڵ بەریتانیەکانە، لەگەڵ فەڕەنسیەکانە کەوای کردووە ئێستا سلێمانی بە شایەتی خۆتان بۆ بە سەرچاوەیەکی فرە سەرچاوەیی هەمەڕەنگی هەموو ئەو کایانەی کە باسم کردن. ئومێد دەکەم بەشداری هەمووتان لەم پێشانگایەدا یارمەتی دەربێ بۆ دروستکردنەوەی متمانە لای بازار و بەکارهێنەران و کڕیارەکانی خۆمان کە بایەخی یەکەمیان بە بەرهەمی خۆماڵی بێت و متمانە دروستکردنەوە بێ بە بازرگان و هەدار و سەرمایە گوزارەکان و پیشەکارەکان و پیشەوەرەکان کە بەڵێ حکوومەت زەمینی پاراستنی بەرهەمەکانیان، دەرفەتی کاریان، دەستی کرێکاریان، کرێکارەکانیان زامنەکات بۆ ئەوی ئەوان بتوانن ڕۆڵێکی گەورەتر و گرنگتر، قوڵتر، فراوانتر، بەرزتر لە بژانەوەی ئابووری ئەم وڵاتەیە ببینن. جارێکی تر سوپاس بۆ بەشداربووانی بەڕێز، سوپاس بۆ هەموو ئەو خۆشەویستانەی کە یارمەتیان نین کە کۆمپانیای ئەتڵەس ئەسیل و سەقف زەهەبی و وەزارەتی بازرگانی و پیشەسازی و وەزارەتی پیشەسازی و کانزاکانی عێراق بتوانن ئەمڕۆ لێرە ئەم پێشانگایە بەڕێکاری تەواوی خۆپارێزیەوە بەڕێ بکەین بۆ ئەوەی هەموو ئەو تەحەدیانەی کە کۆرۆنا هێناوێتێکایەوە چۆن لە کایی بازرگانی و گەشتیاریە کشتتوکاڵیە گۆڕیمان بۆ دەرفەتی بژانەوە لە بواری پیشەسازی جا بتوانین ئەو تەحەدیانە بگۆڕین بۆ دەرفەتی بژانەوەی زیاتر. بۆیە پڕ بە دڵسوپاسی هەموو ئەو لایەنە و فەرمانگەیانەی پارێزگای سلێمانی یەکەم کە جارێکی تر توانیان سلێمانی بکەن بە مەکۆی کۆکردنەوەی هەموو کارگەکانی عێراق و هەرێمی کوردستان لەم پێشانگایەدا هەر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە تا لایەنەکانی ئاسایش و پۆلیس و هێزەکانی ناوخۆ، پۆلیسی هاتوچۆ و ئاگرکوژێنەوە تا هەموو فەرمانگە کارژێڕی و خزمەتگوزاری و داراییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پارێزگاکەمانە. ئومێدی سەرکەوتن بۆ هەموو لایەکتانە خوازم شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر هەواڵ و وەکیل پارێزگای سلێمانی بۆ پێشکەشکردنی بووی پارێزگای سلێمانی. جێی خۆیەکی سپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەین کە هاوکارن لە سپۆنسەرکردنی بابەتەکان بەتایبەت کۆمپانیای پایۆنێر یەکێکە لە بەشداربووانی پێشەنگای پیشەسازی و بەرهێنانی نیشتیمانی، یەکێکە لە سپۆنسەری سەرەکی دووەمین دیداری